گفتگۆی زیاتریان بابەتە دەکەم دکتۆر ڤالا فەرید سەرۆکی لیستی پارتی لە پارێزگای هەولێر میوانی ئێمەیە. دکتۆر زۆر سپاسی ئامادەبوون تەکەم سەرەتا پێم بڵێ دیدگای پارتی دیموکراتی کوردستان بۆ بەشداری ئافرەت لە حکومڕانی چییە؟ بەڵێ سلااو لە بەڕێستان سلااو لە بینەرانی بەڕێز. بێگومان دیدگای پارتی دیموکراتی کوردستان بۆ بەشداری ئافرەت لە هەڵبژاردنەکان دیدگایەکی بەکردارە و دیدگایەکەشی بۆ ئەوەیە کە فعلەن ئافرەت بەشدار بێتن لە مەرکەزی قەرار، ئەوە لەلایەک. لەلایەکی تریشەوە کار دەکاتن بۆ نەهێشتنی هەموو ئەو ئاستەنگ و بربەستانەی کە بوونەتە مایەی بێبەشکردنی ئافرەتان لە بەشداریکردنیان لە سەرکردایەتی کردن و هەروەها لە کار و چالاکیەکان بە شێوەیەکی گشتی. بۆیە دیدگاکە ڕوونە و وازەحە. یەکەمیان بەشداری پێکردنی ئافرەتە لە مەرکەزی قەرار، دووەمیشیان نەهێشتن و لابردن و کارکردنە بۆ نەهێشتنی ئەو بربەست و ئاستەنگانەی کە ڕێگرن لە بەشداریکردنی ئافرەت هەم لە سەرکردایەتیکردن و هەم لە دەرفەتی کار و هەمیش لە گشت چالاکیەکان بە شێوەیەکی گشتی. زۆر باشە، دەمێت باسی ئەوە بکەم کە تۆ لە هەولێر تەنیا ئافرەتی کە سەرۆکی لیستی پارتی چۆن کەسەکان یاخود ئافرەتەکان دەستنیشان دەکا؟ ئایا باوەڕی بە تواناکانی تۆ ئافرەتانی دیکەی ناو لیستەکەی هەیە؟ دەستنیشانیکردنی ئافرەت بۆ سەرۆکی لیست، دەستنیشانکردنی ئافرەت بۆ سەرۆکی پەرلەمان، ئەوە کارێک بووە کە پارتی بە کردار کردوویەتی. یەکەم حزب بوو لە هەرێمی کوردستان و لە مێژووی عێراق و لە ناوچەکەش کە ئافرەتی کرد بە سەرۆکی پەرلەمانی کوردستان و یەکەم حزبیشە لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ناوچەکە کە ئافرەتی داناوە بە سەرۆکی لیستی پارتەکەی بۆ هەڵبژاردنەکانی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان. بۆیە بڕوای پارتی بە دەوردان بە ئافرەت و بە بەشداری پێکردنی ئافرەت تەنها دروشم نییە بەڵکو کردارە. بەڵێ ئەوەی کە تۆ باسیەکەی تۆ بوویت لە نێو پارتی کە ماوەیەک سەرۆکی پەرلەمان بووی و وەزیری هەرێم بووی بۆ کاروباری پەرلەمان و هەروەها پسپۆری دەستوریشی، دەمەوێت بڵێم کە لە ناو پارتی تا چەند گرنگی بەوە دەدرێت کە کەسی شیاو بۆ پۆستی شیاو دابنێن؟ بەڵێ دیارە کەسی شیاو بۆ پۆستی شیاو زۆر گرنگە، هەم بۆ هەردوو ڕەگەزەکە، هەم بۆ نێر و هەم بۆ مێ. بەڵام ئەوەی زیاتر پێگەی ئافرەت و کەسی ئافرەت دەباتە پێشێ ئەوەیە کە زیاتر تەرکیز لەسەر ئەوە بێ ئەو ئافرەتانەی کە شیاون، کە لێ هاتوونە، کە خاوەن ئەزمونن، کە تاقی کراونەتەوە، ئەو ئافرەتانە جێگا بگرن بۆ ئەوەی بتوانن زیاتر کەیسەکە و بەرەو پێش بەرن، ئەویش لە ڕێگای ئەدایەکی ئیجابی کە ئەو ئافرەتە دەیکاتن. بەڕاستی پارتی تەرکیزی جگە لە کەفاعەت، بێگومان تەرکیزی لەسەر کەفاعەتە، لەسەر لێهاتوویە، لەسەر کارامەیە، لەسەر شیاویە، لەسەر ئەوەیە کە شەهادەدار بیتن بتوانێت لەو شوێنەی کە جێگا دەگرێ خزمەت بکاتن. جگە لە کەفاعەتیش تەرکیزی سەرەکیشی لەسەر ئەوەیە کە ئەو کەسەی جێگا دەگرێتن هەم دەست پاک بێتن و هەم زمان پاکیش بێتن، بۆی بتوانێت بە دەورێکی ئەو تۆ ئەدای کارەکانی خۆی بکاتن، ببێتە جێگای ڕەزامەندی هەموو گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکان و چین و توێژەکانیەوە. زۆر باشە. سەرنجم لەسەر شتێک کە سەرۆک بارزانی لە کەرنەڤاڵی ناساندنی کاندیدەکان گوتی دەمانەوێت شکۆ بگەڕێنینەوە بۆ ئەم خولەی پەرلەمان. بەم پێکهاتەی لیستەکانی پارتی لە پارێزگا جیاوازەکان دەتوانێت و ئامانجە بەدی بهێنێ؟ ئەو ئامانجە ئینشاءالله بەدی دێتن بەو پێکهاتەیە، بەڵام ئەوەی زیاتر ئامانجەکە بەدی دێنێتن ئەوەیە کە ئەو پەرلەمانتارانەی سەردەکەون و دەبن بە پەرلەمانتار لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تەرکیزیان لەسەر ئەدای پەرلەمانی بیتن، چونکە پەرلەمان دوو ئەرکی سەرەکی هەیە. ئەرکی یەکەمی بریتیە لە یاسادانان، ئەرکی دووەمیشی بریتیە لە چاودێریکردنی کارەکانی دەسەڵاتی ڕاپەڕاندن. ئەگەر پەرلەمانتار لەو دوو
ئەرکەی کارامە بێ واتە هەم لە داڕشتنی پرۆژە یاساکان و لە مناقەشەکردنی پرۆژە یاساکان و لە دەرکردنی یاساکان دەوری خۆی ببینی هەمیش لە چاودێریکردنی بەدەسەڵاتی ڕاپەڕاندن دەوری خۆی ببینی بەو شێوەیە دەتوانێتن هەیبەت بۆ پەرلەمان بجێڕێتەوە ئەوە لەلایەکی دیش کە بەکاری خۆی هەستا خۆشی بپارێزێ و دوور بکەوێتەوە لەو تەوژمە پۆپۆلیزمیەی کە هەیە کاری کردووە لەسەر شێواندنی هەموو بوارەکانی ژیان لە کۆمەلگادا بۆیە هەم بە ئەداکردنی کارەکەی ئەوەی کە لە یاساکان هاتووە و لە پەیڕەوی ناوخۆ هاتووە کە تەنها ئەو دوو ئەرکەی هەیە یەکەمیان یاسادانانە دووەمیشیان چاودێریکردنی حکوومەتە دووەمیشیان خۆی بپارێزێ دوور بکەوێتەوە لەو تەوژمە پۆپۆلیزمیەی کە هەیە و کە کاری کردوتە سەر شێواندنی بوارەکانی ژیان لە هەموو ڕوێکەوە بەو شێوەیە دەتوانرێتن هەیبەت و شکۆ بۆ پەرلەمانی کوردستان بجێردرێتەوە و خەڵک متمانەی خەڵکیش بەدەست بێنێتەوە. باشە لەناو پارتی تا چەند گرنگی بە پسپۆڕی دراوە ئەو کەسانی کە کاندیدن بۆ پەرلەمان پسپۆڕیەکانیان چییە ئەزمونیان چییە زانیاریان چەندە؟ گرنگیەکی زۆر بە پسپۆڕی دراوە لە هەموو پسپۆڕێتیەکان کاندید کراوە بە هەردوو ڕەگەزەوە طبعاً ئەو پسپۆڕیانەی کە لە بواری تەندروستی لە بواری پەروەردە لە بواری گەشتیاری لە بواری شارەوانی لە بواری یاسایی لە هەموو ئەو بوارانەی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان پێویستیمان پێیە گرنگی دراوە و کاندید دانراوە چونکە بەڕاستی پەرلەمانی کوردستان لە چەند لیژنەیەک پێک دێتن هەر لیژنەیە کارێکی تایبەتی هەیە پێویستە ئەو کەسانێک کە کاندید دەکرێن لەلایەن حیزبەوە عەلە الئەقەل بتوانن لە لیژنەیەک ئیستیعاب بکرێن بۆ ئیشکردن بۆیە بەپێی ئەو لیژنانەی کە هەن لە پەرلەمانی کوردستان و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دانی پێداناون ئەو کەسانە کاندید کراون و ئەمەش تەمەنا دەکەین لەناو ئەو کەسانە و لەناو هەموو حیزبەکان کەسە شیاوترین لەو کەسانە سەر بکەون بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بتوانن لەو لیژنانەی کە دادەندرن بە شێوەیەکی ئیجابی دەوری خۆیان ببینن. باشە دکتۆرە ڤالا زۆر جار لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا ئافرەتان تووشی ناوزڕاندن و تەشیرکردن دەبنەوە تۆ وەک پسپۆڕێکی یاسا ئەگەر پێم بڵیت ئافرەتان چۆن خۆیان بپارێزن لەمە لە ڕووی یاسایی و لە ڕووی یاساکانی کۆمیسیۆنیشەوە؟ بەداخەوە دیارە ناوزڕاندن و هێرشکردنی ناڕەوا بۆ سەر کاندیدەکان هەیە و بە تایبەتی بۆ سەر کاندیدی ئافرەت ئەوە حاڵەتێکە ڕوبەڕووی دەبینەوە لە هەموو هەڵبژاردنەکاندا ئێمە پێمان وایە منافەسە دەبێت لە بینی کاندیدەکان ناتوانین بڵێن منافەسە نابێت لەبەرەوەی هەر کەس محاولە دەکا خۆی سەر بکەوێتن و زیاترینی دەنگ بەدەست بێنێتن بەڵام پێویستە ئەو منافەسەی کە لە بینی کاندیدەکان دروست دەبێت منافەسەیەکی مەشروع بیتن واتە هەر کاندیدەی تەرکیزی لەسەر خۆی بێ باسی خۆی بکە باسی کارەکانی خۆی بکە باسی شەهادەی خۆی بکە باسی لێهاتووی خۆی بکە باسی کارامەیی خۆی بکاتن ئاعتیمادی لەسەر شکاندنی کاندیدەکەی بەرامبەر نەبیتن بەڕاستی هیچی دەست ناکەوێت لە شکاندنی کاندیدی بەرامبەر بەڵام لە باسکردنی خۆی ڕەنگە بتوانێتن قەنەعەتێکی زۆر بە خەڵکی بەرامبەر بکاتن بۆیە منافەسەکە هەیە بەڵام منافەسەی نامەشروع و شکاندنی یەکتر بۆتە هۆی ئەوەی کە ناوزڕاندن دروست بێتن بەڵام ئینشاءالله کاندیدانی ما لەو ئاستە بەرزترن و هەر یەکەشیان پسپۆڕن لە بوارێکدا و دڵنیاشم تەرکیزیان لەسەر ئەدای خۆیان و لەسەر شارەزایی و کارامەی خۆیان دەبێت بۆ نمونە دکتۆرە ڤالا کە باسی خۆی بکاتن تەرکیزی لەسەر لێهاتووی خۆیتی تەرکیزی لەسەر شەهادەی خۆیتی تەرکیزی لەسەرەوەیتی کە لە هەموو مەرحەلەکانی بە یەکەمی تەواو کردووە تەرکیزی لەسەرەوەی کە 13 ساڵ مامۆستای جامیعەی بووە و زۆر بەسەرکەوتووی توانیوێتی تەدریس بکاتن چەندجیلێکی لە جامیعە پێگەیاندووە دوایە 5 ساڵ سەرۆکی لیژنەی یاسایی بووە لە خولی 4 کارەکانی دیار بووە لە خولی 5 دەرچۆتەوە 5 مانگ سەرۆکی پەرلەمان بۆ کارەکانی دیار بووە 5 ساڵە وەزیری هەرێمم بۆ کاروباری
پەرلەمان دەست و پەنجەمان دیارە لە بابەتی تەشریع بە شێوەیەکی گشتی. بۆیە ئەگەر هەر کاندیدەی تەرکیزی لەسەر لێهاتووی و کارامەیی و شارەزایی و شەهادە و ئەدای خۆی بێتن، دڵنیام ئەو ناوزڕاندنەش نابێتن و ئەو هێرشە ناڕەوایانەش پێویست ناکە کە دەبینین لە هەندێک لەلایەنەکان دەکرێتە سەریەک. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆرە ڤالا فەرید، سەرۆکی لیستی پارتی لە پارێزگای هەولێر. دەست خۆش.